دەمەوێت زیاتر گفتوگۆ بکەم و زانیاری زیاتریش وەربگرم بۆ ئەم سەردانەی مەسعود پزیشکیان ئامانجی سەردانەکەی گرنگی سەردانەکەی و هەروها بۆچی عێراق وەرێمی کوردستانی هەڵبژاردووە کە سەردانی بکات لە دوای وەرگرتنی پۆستی سەر و کۆمار ئەوە لەگەڵ مەهدی عەزیزی بەڕێوەبەری ناوەندی توێژینەوە و ڕاگەیاندنی نیگاهی نۆ کا لە تارانەوە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمانە گفتوگۆی زیاترەکەین. ئەم کاتتان باش بەڕێز مەهدی، پێش هەموو شتێک بابزانین ئامانجی سەردانی پزیشکیان بۆ هەرێمی کوردستان چییە؟ بەخشیدە و میهرەبان، زۆر سپاس بۆ جەنابت و بۆ بینەرانی کوردستان سوچوار. سڵاو ڕێزم هەیە بۆ گەلی کوردیش، سڵاو ڕێزم و بۆ برا کوردەکانمان. گومانی تێدا نییە کە سەردانی بەڕێز پزیشکیان سەرۆکی نوێی ئێران لە کاتێکی زۆر هەستیاردایە. هەروەها سەرۆکی نوێی کۆماری ئیسلامی ئێران عێراق و هەرێمی کوردستانی هەڵبژاردووە بۆ یەکەم سەردانی دەرەوەی، چونکە ئەمە یەکەم سەردانی دەرەوەی جەنابیانە بۆ وڵاتانی دەرەوە. ئەمە ژمانای وایە کۆمەڵێک پەیامی هەڵگرتووە بۆ دوژمن و دۆستەکانیش، و بە تایبەتی سەردانی بەڕێز پزیشکیان بۆ هەولێر و هەولێر هەرێمی کوردستان بە شێوێکی گشتی کە ئەمە جاری یەکەمە سەرۆک کۆماری ئێران سەردانی هەرێمی کوردستان دەکات. ئەمەش ئاماژەیە بۆ گرنگی پەیوەندیەکانی ئێران و هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی. پەیوەندیەکانی ئێران و هەرێمی کوردستان لە ڕووی سیاسی، لە ڕووی ئابووری، لە ڕووی ئەمنی، هەروەها لە ڕووی میدیاییش زۆر بەهێزن. سەردانی بەڕێز پزیشکیان بۆ هەرێمی کوردستان مانای وایە کە حکوومەتی نوێ و کۆماری ئیسلامی ئێران گرنگێکی تایبەت بە هەرێمی کوردستان دەدەن، هەروەها گرنگێکی تایبەت بە ئەو هەلانە دەدەن لە هەرێمی کوردستان هەن بۆ پێکەوە کارکردن و پێکەوە بوون، چونکە بەڕێز پزیشکیان دەیەوێت هەل لە هەرێمی کوردستان هەل بدۆزێتەوە بۆ ئەوەی کە پێکەوە کێشەکان چارەسەر بکەن، هەروەها پەیوەندیەکانیش بەهێزتر بکەن. ئەمە زۆر گرنگە بەلای منەوە. بەڕێز مەهدی، پێتان وایە جانتاکەی پزیشکیان چ پەیامێکی گرنگی بۆ هەرێمی کوردستان تایە؟ بەڵێ، کۆمەڵێک دۆسیە هەیە کە پێویستە ئێمە لە سەریان بوەستین. من پێم وایە کە لیژنەیەک پێک دەهێنرێت لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ئێران، بە تایبەتی بۆ چارەسەرکردنی کێشە ئەمنیەکان. ئەو کێشە ئەمنیانی کە لە نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێراندا تا ئێستا بە هەڵپەسێراوی ماونەتەوە، بە تایبەتی هەبوونی کۆمەڵێک گروپ لە سەر سنووری ئێران و عێراق. ئەمەش بابەتێکی کە هەمیشە گرنگ بووە، کە هەمیشە یەکێک بووە لەو بابەتە گەرمانی کە لە نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێراندا ماوەتەوە. پێم وایە ئەمە یەکێکە لەو دۆسیە زۆر گرنگانەی کە بەڕێز پزیشکیان گرنگی پێدەدات. ئەویش دابینکردنی سەقامگیریە لە نێوان کۆماری ئیسلامی و هەرێمی کوردستان. لەلایەکی دیکەەوە بەڕێز پزیشکیان چاوی لەوەیە کە پەیوەندیە ئابوووریەکانی هەرێمی کوردستان و ئێران پەرە پێ بکات. پەیوەندی ئابوووریەکان باپرسیار لە جەنابت بکەم، ئەم سەردانەی مەسعود پزیشکیان سەر کۆماری ئێران تا چەند کاریگەری ئەبێت لەسەر پەیوەندی ئابووری، بازرگانی و تەنانەت پیشەسازی و کشتوکاڵی لە نێوان هەردوولا؟ بەڵێ، لە ڕاستیدا من پێشتریش باسم کرد کە ئەمە یەکەمین سەردانی سەرۆک کۆمارێکی ئێرانە بۆ هەرێمی کوردستان. ئەمەش کۆمەڵێک مانا و پەیامی تێدایە. مانای ئەوەی هەیە کە حکوومەتی نوێی ئێران سەرباری ئەوەی کە
کۆمەڵێکی زۆر گوشاری لەسەرە لەلایەن وڵاتانی دیکەوە بەڵام گرنگی بە دراوسەکانی دەات گرنگی بە عێراق دەدات گرنگی بە هەرێمی کوردستان دەدات حکوومەتی نوێی ئێران دەیەوێت کە پەیوەندی ئابوووریەکانی لەگەڵ هەرێمی کوردستان زۆر بەهێز بکات ئێمە دەبینین سەرباری ئەوەی کە گەلی کوردستان و گەلی ئێرانی پەیوەندیەکی ڕۆحی و سۆزی لە نێوانیاندا هەیە و پەیوەندیەکانیان زۆر بەهێزە بەڵام پەیوەندی بازرگانیشیان زۆر بەهێزە دەیانێت ئەو پەیوەندیە بەهێزتر بکەن ئێمە ئاڵۆگۆڕی بازرگانی لە نێوان هاولێر و تاران زۆر بەهێزە پێم وایە کە یەکێک لە ئامانجەکانی سەردانی پزیشکیان بۆ هەرێمی کوردستان لە پێناو ئاسانکاریدایە بۆ فراوانکردنی ئاڵۆگۆڕی بازرگانی لە پێناو لابردنی بربەستەکانی بەردەم ئاڵۆگۆڕی بازرگانی تاران و هەولێرە یەکێک لە سەردانەکە یەکێک لە هۆکارەکانی سەردانی پزیشکیان ئەوەیە کە ئەو پەیامە بە سەرکردایەتی هەرێمی کوردستان بدات کەسە حکوومەتی نوێی ئێران سوورە لەسەر ئاسانکاری بۆ فراوانکردنی ئاسۆی پەیوەندی بازرگانی تاران و هەولێر ئەمەش لە پێناو سوودوەرگرتنی هەم هەولێر و هەم کۆماری ئیسلامی ئێرانیش بێگومان ئەم پرۆسەیە بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی فیدراڵی لە بەغدا دەبێت پێم وایە کە هاتنی بەڕێز پزیشکان پەیامێکی زۆر زۆر ڕوونە چونکە ئەو عێراقی هەڵبژارد وەکو یەکوەکەم وڵات دە دوای دەستبەکاری نیوە سەردانیەکات هەروەها هەرێمی کوردستانیشی بە دیاریکراوی هەڵبژارد کاتە مێ بزانم ئاماژە چییە لە هەڵبژاردننی عێراق وەکو یەکەم سەردانی لە دوای وەرگرتنی پۆستی سەرۆک کۆمار بۆچی عێراقی هەڵبژارد و بۆچی بە هەمان شێوە لە هەمان کاتیشە دێتە هەرێمی کوردستان لە کاتێکدا دەبینین لە ناوچەکە کۆمەڵە کێشە و گرفت هەیە بەڵێ دوای کەوتنی سەدام حوسێن لە 2003 بە تایبەتی دوای بە دیاریکراوی قسە بکەم دوای هاتنی بەڕێز محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق ئێمە بینیمان جۆرێک لە سەقامگیری سیاسی و ئەمنی هەروەها ئابووریش لە عێراقدا چەسبە جۆرێک لە بەرەپێدانی ژێرخانی حکومی هەبوو پێم وایە بە شێوەیەکی ڕێژەی سەقامگیری هەیە تەنانەت لە نێوان حکوومەتی فیدراڵی و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانیش ئەمەش هەلێکی زۆر زۆر باشە ئێمە بڕوامان وایە کە عێراق یاخود عێراقی ئێستا قوڵایی استراتیژی عەرەبی و ئیسلامیە بۆ کۆماری ئیسلامی ئێران عێراق دەرگای پەیوەندیەکانی کۆماری ئیسلامی ئێرانە بەڕی وڵاتانی عەرەبی و تەنانەت وڵاتانی ئیسلامیشدا بۆ نمونە ئەو وەفدەی کە لەگەڵ بەڕێز پزیشکان هاتوون لەسەر ئاسی سیاسین لەسەر ئاسی ئەمنین لەسەر ئاسی گەشت و گوزارن تەنانەت لەسەر ئاسی قوتابیان و فەرهەنگی و ڕۆشنبیریش خەڵکی لەگەڵایە بەڕێز پزیشکان ئەمە مانای وایە بەڕێز پزیشکان زۆر گرنگی بە هەرێمی کوردستان و عێراق دەدات چونکە قوڵایی استراتیژین بۆ کۆماری ئیسلامی ئێران بەڕێز پزیشکان دەیەوێت هەماهەنگی سیاسی لەگەڵ سەرکردایەتی کورد هەبێت ئێمە نابێت ئەوەشمان لەبیر بچێت کە ڕۆڵی هەرێمی کوردستان یاخود ڕۆڵی سەرکردایەتی هەرێمی کوردستان لە ناوچەکەدا ڕۆڵەیەکی گرنگە هەروەها کۆمەڵێک هەڵوێستی گرنگیان هەبووە و هەیە ئێمەی دەبینین کە ئێستا لەسەر ئاستی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی جۆرێک لە هەماهەنگیە جۆرێک لە تێگەیشتنی هەیە ئەمەش بەلای ئێرانیەکانەوە گرنگە پێم وایە کە هەڵبژاردننی هەرێمی کوردستان و عێراق بۆ ئێران نامەیەکی زۆر زۆر ڕوونە کە عێراق و هەرێمی کوردستان هەمیشە بەشێکی دانەبراون لە سیاسەتی ئێران و هەرگیز ئێران نایەوێت کێشە لەم دوو ناوچەیەدا هەبێت ئێران نایەوێت کە سەروەری خاکی عێراق بکەوێتە ژێر کاریگەری وڵاتانی دیکەوە ئێران نایەوێت سەروەری عێراق ببێتە گۆڕەپانێک بۆ هێرشکردنە سەر ئێران یاخود هێرشکردنە سەر هەر وڵاتێکی دیکەوە ئەمە بەلای ئێرانەوە گرنگە سەروەری و سەقامگیری عێراق بەلای ئێرانەوە گرنگە زۆر باشە بەڕێز مەهدی لە کۆنگرەی ڕۆژنامەوانیەکەی مەسعود پزیشکیان لە بەغدا ئاماژەی بۆوە کرد کە دەڵێ پەیوەندیەکانی ئێمە و هەرێمی کوردستان باشن ئەمانوێ باشتری بکەین لە چه ئاستێکە باسی ئەو بابەتە ئەکات لە چه ئاستێک ئەیانوێت باشی بکەن مەبەستی چه بوارێکە لە کام بوارە پێویستی بە باشترکردنی زیاتر هەیە
بەڵێ ئێمە بڕوامان وایە کە ئێمە لە تۆڕەکانی کۆمەڵایەتی بینیمان کە کاتێک بەڕێز پزیشکان بە زمانی کوردی وەڵامی پرسیارەیەکی دایەوە ئەمە دەنگدانەوەیەکی زۆری دروست کرد هەروەها وەڵامدانەوەی بەڕێز پزیشکیان بە کوردی ئاماژە بوو بۆ هەبوونی هەباهەنگیەک و ڕۆحیەتێکی بەرز لە نێوان گەلی کورد و گەلی ئێرانیدا ئێمە دوو گەلی پێکەوە براین دوو گەلی پێکەوە لکاوین ئێمە لە ڕووی ئاینی و مێژوویشەوە ناتوانین لە یەکتری جابینەوە ئەمە خاڵێکی زۆر گرنگە هەموو حکوومەتەکانی ئێران هەوڵیان داوەکە هەماهەنگی و هاوسەنگی و هاوبەشی لەگەڵ هەرێمی کوردستان دروست بکەن هەوڵیان داوە پەیوەندی ئابووری لەگەڵ هەرێمی کوردستان زۆر بەهێزتر بکەن وەک لەوەی کە هەبووە بەڕێز پزیشکیان پیاوێکی زیرەکە پێم وایە کە دوای هەڵبژاردنیشی هەندێک هەوڵ هەبوون کە بەڕێز پزیشکیان سەردانی ئێران نەکات هەندێک هەوڵمان بینی هەندێک جموجوڵمان بینی کە عێراق هەڵ نەبژێرێ وەکو یەکەمین وڵات کە سەردانی بکات بەڵام پزیشکیان بە سەردانی بۆ عێراق و هەرێمی کوردستان وەڵامی هەموو ئەم تاوان و شێوازنانی دایەوە بۆچی هەوڵ هەبوو کە سەردانی عێراق و هەرێمی کوردستان نەکات بۆ بەڵێ بەشێکیان لەلایەن ئۆپۆزیسیۆنی ئێرانیەوە بوو بە تایبەتی ئەوانەی کە لە دەرەوە دەژین یاخود ئەوانەی کە لە ناوخۆی ئێرانیش دەژین بەڕێز پزیشکیان وەکو کەسێکی چاکسازی خوارد ناسراوە هەروەها وایش وا پێشبینی دەکرا کە یەکەم سەردانی بەڕێز پزیشکان بۆ نیویۆرک یاخود بۆ وڵاتێکی ئەوروپی بێت بۆ ئەوەی کە نامەیەک بە ڕۆژاوایەکان بنێرێت بۆەوەی کە سنگی فراوانە بۆ گفتوگۆ چونکە بەڕێز پزیشکان کەسایەتێکی چاکسازی خوازە هەرگیزی چاکسازی خوازەکان بۆ نمونە سەردانیان بۆ وڵاتانی دراوسێ نەبووە بۆ وڵاتانی ڕۆژاوا یاخود ئەمریکا بووە بەڵام هاتنی پزیشکیان پامێکی زۆر ڕوون بوو بۆەوەی کە ئێستا عێراق قوڵایی استراتیژی هەیە بۆ کۆماری ئیسلامی ئێران هیچ کەسێک ناتوانێت ئەم دوو گەلە لە یەکتری جیا بکاتەوە سەرباری ئەوەی کۆمەڵێک هەوڵ هەن بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان و ئێران لە یەکتری جیا بکەنەوە یاخود کێشە لە نێوانیاندا دروست بکەن هەندێک لایانی ئۆپۆزیسیۆن هەندێک وڵاتی دیکە گرەویان لەسەر ئەوە کردبوو کە بەڕێز پزیشکان سەردانی نیویۆرک یا سەردانی واشنگتن یا سەردانی وڵاتێکی ئەوروپی دەکات بۆ زیندوکردنەوەی بەرنامە ئەتۆمیەکەی بەڵام بەڕێز پزیشکان دراوسێکانی هەڵبژارد غەزەی هەڵبژارد فەڵەستینی هەڵبژارد گرنگیدان بە دۆخی غەزەی هەڵبژارد گرنگیدان بە دراوسێکانی هەڵبژارد ئەمریکا دەیەوێت کێشە بخاتە نێوان هەرێمی کوردستان و ئێرانەوە ئەمریکا دەیەوێت کێشە بخاتە نێوان حکوومەتی فیدراڵی عێراق و هەرێمی کوردستانیشەوە بەڵام لە بەرامبەردا پزیشکان دەیەوێت هەماهەنگی هەبێت بە تایبەتی لەم کاتە هەستیارەدا کە ئەمریکا بەرەو سەرۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی دەڕوات پێویستی بەوەیە کە کارتێکی براوەی هەبێت بە تایبەتی ترامپ دەیەوێت گرە و لەسەر بەدەستێنانی کارتێکی براوە بکات لە دەنگدانەکاندا هەر بۆی دەوێت کێشە لە نێوان ئێران و هاوبەش و دراوسەکانی دروست بکات ئێمە سپاس دەکەین بەڕێز مەهدی عەزیزی ڕێبەری ناوەندی توێژینەوە و ڕاگەاندنی نیگاهینۆ تایبەت بە سەردانی سەرۆکۆماری ئێران مەسعود پزیشکیان بۆ عێراق و هەرێمی کوردستان لەگەڵمان بوویت.